باسی خەڵکت کرد پێشتری ویستم ئەو پرسیارەت لێ بکەم وتم بۆ دواترەیەکەوە بەڕاستی خەڵک چی بکات یعنی ڕێگە چارەی خەڵکم پێ بڵێ ئەمە حکومەتە کە تۆ باسیەکەی ئەمە حیزبەکانە کە باسیەکەی ئەمە بەو جۆرە سیاسەتکردنەیە کە ئێستا باسیەکەی تۆ ئەی خەڵک یعنی ڕێگەی خەڵکم پێ بڵێ خەڵک لەم گێژا و سەر لێ شێوانەی کە تۆ باسیەکەی چی بکات خۆی لە دوای ڕاپەڕینەوە لەسەر دەستی دەسەڵات و لە دوای دروستبوونی معارەزەوە حیزبەکانی معارەزە و ئەوانە بەڕاستی کەمیان بە خەڵ نەکرد ینی خەڵکیان تووشی بێهیوایی کرد چونکە نەیانتوانی پێکەوە کار بکەن کە من خۆشم ینی بەشێکم لەو بابەتەوە نییە لە بەرپرسیارەتی خۆم بدزمەوە نەمانتوانی وەکو پێویست خواستەکانی خەڵک بێنە پێشەوە ئەنجا کەم و زۆر کێ چەند لی بەرپرسیارەوە شتێکی ترە ئەمە لەلایەک بەڵام من ئەمە قسەیەکی تر بکەم خەڵک حەقا یەک شت هەیە بیزانێت تا ئەم دەقەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی خۆپیشاندانێکی ڕاستەقینەی جدی نەکراوە بە حەفتەی شوباتیشەوە مەسەڵەن تەماشاکە تۆ لەسەر ڕەشپێستێک لە ئەمریکا سەرجەم شارەکان لەسەر کوشتنی ڕەشپێستێکە ئینسانە کە مقدسە ئینسان طبعاً ڕەشپێستە سوورپێستە سپیپێستە سەر بە ئاین هەر ئاین و نەتەوە مەزهبێکە هەر پیرۆزە بەسە سەر کەیسی کوشتنێک هەرچی شار هەیە دێتە سەر جادە بە سەدان هەزاری ئینسان لە هەرێمی کوردستانە شارێک کە زۆر خۆپیشاندیانی تیاگرێت سلێمانیە دڵنیاتەکەم هیچ جارێک 10,000 کەس ناتوە سەر جادە بە حەفتەی شوباتیشەوە تێگەی چاڵێم یعنی خەڵک مەسەلەن کاکە تۆ واز لە هەندێک کەیسی مەسەلەن وازە دەستور بێنە کە پارتیەک جیاواز بیرەکاتەوە یەکێتیەک جیاواز بیرەکاتەوە گۆڕانێک و ئیسلامیەک جیاواز بیرەکەنەوە کە ڕەنگە پێکەوە خۆپیشاندان نەکەن بەستە سەر مەسەلەی نموچە کە پێوەستە بە گیرفان و ژیانی هەمومانەوە تۆ تەماشاکە نابینی مەسەلەن لە 6 ملیۆن نەفەر یەک لە سەتی خەڵک کە ئەکاتە 6,000 نەفەر یەک لە سەتی خەڵک بێتە سەر جادە لە زاخۆوە تا ئێرە بۆ یەک جار خەڵک بێتە سەر جادە ئاجامە کارەساتێکی زۆر گەورەیە تۆ هەموو جارە بڵێ کاکە وەڵام ڕابەرم نییە وەڵام پێشەوان نییە کاکە وای دابنە کاکە تو پێشەوان نییە و ڕابەر نییە و دز هاتۆ لەسەر ماڵەکەت و زوڵم ئەکات و ئەوانە نابێت تۆ دیفاع لە خۆت بکەیت دوای ئەمە بیخەبەرچاوی خۆت تۆ بینی مەسەلەن سەردەمانێک بەس مامۆستا بەڕێزەکان بەشێکیانە هاتن بەڕێزەکانی تری مامۆسایان نەهاتن خموچەخۆرەکان نەهاتن ئێستا حالیان خەڵک لە قوڵترین قەیرانی دارایی و برسێتی ئاژی تەماشاکە خۆپیشاندانێک بگری هەر 1000 کەس دێتە سەر جادە 2000 کەس دێتە سەر جادە ئەمە ناکرێت و ناویبنی چالاکی مەدەنی یعنی ئەبوو ئێستا 9 ملیۆن نەفەر لە کوردستانە 9 ملیۆن نەفەر زۆر نییە بۆ 6 ملیۆن نەفەر تێگەی چاڵێم 9 ملیۆن نەفەر لە زاخۆوە تاوەکو گەرمیان خەڵک مەسەلەن 5,000 10,000 لە سلێمانیا 2000 لە هەولێرە 5,000 لە دوهۆکە 4,000 لە ڕۆژێکی دیاری کراوە لەسەر یەک بابەت کاکە نە ئازادی نە هیچ کاکە موچەکەم بەس پارەکەم تێگەی خەڵ نایەتە سەرجادە بۆی بیزانین ینی بابەتەکە بەشێکی ڕێزی زۆرم هەیە بۆ خەڵ بەشێکی بەرپرسیارەتی لە ئەستۆی خەڵکە مەسەلەن خەڵکێک بە مناڵێ ئەم قسەیە یەکەم بۆ یەکەم جارەی دەکێنە ئەمە یەکەم جارە لەگەڵ تۆی دەکەن خەڵکێک بە مناڵێ کاکە تۆ بۆ نایدە سەرجادە ئێمە دێن لە پێشتەوە لەگەڵ تاوین کاکەم با ڕازگۆ بم لەگەڵ تا چەندە منیش جایی وا هەیە گومانەکەم خەڵکو پێویست سادق نەبێت لەگەڵ ینی بەشێک لە خەڵک و پێویست ڕازگۆ نەبن ینی جایی وا هەیە ڕەنگە ینی بە گورگانە خوار دەبرێت وازە حەچێژم ینی ئەم هەستە ئەبێ لای خەڵ دروست بێ کاکە تۆ خودی تۆی هاوڵاتی مادام مەزلومی مادام ستەم لێکراوی نابێت لە ماڵا بمێنیتەوە ئەبێت تۆی کاسب پشتگیری موچەخۆرێ بکەیت تۆی مامۆسای زانکۆ پشتگیری موچەخۆرێ بکەیت جارێ مامۆسای ئاینی کە نوێنەرایەتی ئاینێکی پیرۆزەکەن و نوێنەرایەتی ئاینێکە زوڵم قبول ناکات دەستی 1970 دەستی گرۆ بە کڵاوەکەی خۆیوە یعنی تۆ بزانە بینی لە هەولێرە دە مامۆسای ئاینی یەک بگرن و دژی ئەو ستەمەی کە دەسەڵات لەوێ ئیکا لە سلێمانیا بە هەمان شێوە دە مامۆسای ئاینی پێکەوە بەس کۆنگرێکی ڕۆژنامەوانی بکەن دژی ئەو دەسەڵاتە یعنی ئەمانە ئیشکالی زۆر گەورن ئەبێ خەڵک خۆشی حەز بە بەرپرسیارەتی بکە یعنی ئەگەر خەڵ لە مردنە ترسێ برا وەڵڵا هەموو ڕۆژێکی ئێمە مردنە یعنی تۆ موچەت نەبێ ئاوت نەبێ کارەبات نەبێ هاوسەکەت برسی بێت تەندروستیت خراپ بێ پەروەردە خراپ بێ پێشمەرگەت نەبێ پۆلیسی ئەگەشتیمای هیچ شتێکت نەبێ لە ماڵە دانیشین و بێدەنگ و بڵێ کاگە یاندەی تەماشاگاوم لەگەڵ مەجلیسێکە دانیشن لە چایخانەیەەکە هەموو مانگلەیەکە خەڵ نایەتە سەرجارێ خەڵکیە منم تۆی
ئەو کاسبەیە ئەو سایق تەکسەیە ئەو کرێکارەیە ئەو وەڵێ خەڵ نایە خەڵ خراپە ئەو تۆ خۆت خراپی کاکە لە فەرمو تۆ لای خۆتەوە دەستی مناڵەکانە بگرێت لەگەڵ خێزانەکەدا بێدە سەر جادە ئەرکەکەی خۆت جێبەجێکە خەڵک نەیکرد کەیفی خۆیت بۆیە ئەبێ خەڵک وقوتم یعنی وەڵامی پرسیارەکەی تۆ ئەبێ خەڵکی کوردستان لێرە بە دواوە ینی چیتر هەڵەکانی ڕابردوو دووبارە نکاتەوە لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی لە گەرمیان لە ڕاپەڕین لە هەڵەبجا وەکو شیلادزێ هەمومان بینە سەر جادە پێکەوە داکۆکی لە مافەکانی خۆمان بکەین هەمومان خۆمان بەڕابەر و بەقاید بزانین نەترسین ئێوە چەند پێمانەکرێ مەدەنی بین و ئەگەر لێشمان درا لە خەڵ بدەینەوە دەسەڵات لێی داین لیان دێنەوە مەسەلەن یانی ئەگەر دەسەڵاتێک ئێستاش زوڵم لە تۆ بکە خۆپیشاندانێک کرا هەست کرد مەسەلەن 4 ئاسایش دێ لێتەدا بڕۆ لێی دەرەوە مادامەکو هێشتا ئەو بای ئەوە وشیاری نییە و ئەبێ بە پاسەوانی دز و گەندڵ من لێرەوە بە خەڵکە لێم هەر کاتێت تۆ ڕۆیشتە سەر جادەزانی ئاسایش و پۆلی زوڵم و لێکەن 5 بەقەدەر دەجار زوڵمی لێ بکەرەوە دەجا لێی بدەرەوە خوا بە خێرەی نووسێ بوو کەواتە قەناعەت بۆی گۆڕانکاری بەو جۆرەکەین بەڵێ خەڵکە بێت لە پێشی پێشەوە بێ خەڵکە بێت من پێ دەڵێم کاکە وەرن من ئەم قسەیە ئەەکەم مەسوولم لێ با خەڵکی کوردستان 6 مانگ پشتیوانی من بێت واللهی پێ دەڵێم ژیان تەگۆڕم واللهی ژیان تەگۆڕم فەرم و خەڵک با بێت لە خۆپیشاندانە لە چالاکی مەدەنیە بالفعل لە زاخۆوە تا ئەگاتە هەولێر و گەرمیان و ئەوانە پشتیوانی من بێ پشتیوانی ئێمەمانان بێ پشتیوانی من و تۆ بن ئەگەرەبوو ئەم وەزعمان نەگۆڕی ئەگەر ئەم زوڵمستەمان لا نەبرد ئەگەر سیستمێکی حکومڕانی دادپەروەرمان دروست نەکرد حەقتە بەس کە من خەڵکم لەگەڵانە بێت چی بکەمیان خەڵک بەس دەسەر لە فەیسبووکە بەشێکی ینی ئاگاو لێبێ ناڵێم یان بێهیوایی نییە ئاگادار بە بێهیوانیم ڕێژەکە هێشتا کەمە هێشتا ڕێژەی ئەو کەسانەی کە مەیدانیان هاتوونەتە پێشەوە کە من 1970 خەڵ ناڕازیە بەس کە دیتە سەر ئەوەی چەندی دێتە سەر جادە پێم وتی 2% نییە 2% مەیدانیە نایەتە پێشەوە لەگەڵ